دەورا مەحموود دانیشتووی کەلارە و خوێندکاری بەشی زمانی کوردیە لە زانکۆی گەرمیان. لە سەنتەری گەنجانی کەلار خۆی فێری گیتارژەنین کردووە و لە ڕێگەی یوتیوبەوە پرۆسەی فێربوونەکەی لە بواری میوزیکدا فراوان کردووە. ناوم دۆران محمود عزیزە، دانیشتووی شاری کەلارم، لە زانکۆی گەرمیان لە بەشی کوردی دەخوێنم. سەرەتام بە ئامێری دەف دەستم پێکرد، ئامێری ڕتمەکان، و دوایەوە کە من حەزم کرد بچمە ناو بواری مۆسیقاوە لە ئامێرە مۆسیقاکان ئامێری گیتارم هەڵبژارە، چونکە خولیام و پێشووتریش هەر خولیام بووە. خولی گیتاریش بەشداریم کردووە لە لای مامۆستا عومەر مەحموود لە سەنتەری چالاکی گەنجانی کەلاردا، و ئەزمونێکی باشم لە مامۆستا عومەر مەحموود وەرگرتووە. خۆشم پەرم بەخۆم داوە کە لە یوتیوبەوە هەندێک ئەزمون زیاتر وەربگرم. لە گروپی سنتەری چالاکی گەنجانی کەلاردام وەکو ئێشیان وەکو چالاکی 2 ساڵ بەشداریم کردووە لە چالاکی زانکۆدا، و 2 ساڵیش نەورۆزم پیرۆز کردووە و لە زۆربەی چالاکەکانی سنتەری گەنجاندا بەشداریم کردووە. لە جۆرەکانی گیتاردا من گیتاری کلاسیک ئەژەنم. خۆی 4 جۆری سەرەکیە: کلاسیک، ئلکتریک، فلامینکۆ، ئاکۆستیک، کە ئەمە جیاوازەکانیان چۆن بێژی کلاسیک 2 فرێر، ینی 2 بەشی لەمانە زیاترە لە مەسەلەن وەکو فلامینکۆ 2 فرێتی لە کلاسیک کەمترە، و فلامینکۆ قەوسێکی ئەم قەوسەیە نییە وەکو کلاسیک ئەم قەوسەیە هەیە. و بینە سەر ئلکتریک ینی بە زمانی خۆمان کارەبایی پێژن کە ئەو تەنها بدەم کارەباویان بڵێن بدەم میکسەرە و ئیشەکات. و جۆرێکی ترمان هەیە بە ناوی ئاکۆستیک کە ئەویش باوێن جیاوازەکەی وەتانیە کە بە مزراب لێ درێواتە بە پەنجە لێ نادرێت، چونکە وەتەرەکانی بە ئاسن دروست کراوە. لە گۆرانی کوردیشدا ئێمە دەست بۆ میلۆدی نابین لە گیتاردا بە زۆر جار، چونکە لە گۆرانی کوردیدا تەنها کۆرداد و ئارپێژ زۆربەی جار ئەژەنرێت. بێتاقەت یان خەمۆکێ دام بگرێت دەست بۆ ئامێرەکان دەبم، بە تایبەتی ئامێری گیتار، چونکە هەندێک جارێک گرمە دەستەوە ئەو خەم و ئەو بێتاقەتیم نامێنێ و ئەوەی کە هەمە ئەرشێنمە سەر ئامێرەکە.